سوپاس بۆ دەستگای میدیای کورسات کە بەردەوام وەکو نەریتێک لەگەڵ بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانیە هاوکارمانە وەکو ئەوەی کە ڕۆژی جیهانی سینەمای جیهان ئەتوانین پێناسەیەکی سینەماگەین. سینەما کۆی هونەرەکانی لە خۆی کۆ کردوتەوە، پیشەسازیە، سیاسەتە، دینە، ئەتوانی بڵێ هەموو مرۆیەکان و ئینسانەکانی لەناو خۆیان کۆ کردوتەوە. بۆیە ئەم یادە هەموو ساڵی ئێمە بە ڕێزلێنانێکی تایبەت و بە شێوەیەکی ئیڤێنت کارمان بۆ کردووە. لەو کار و چالاکیانەی کە دایرەی بەڕێوەبەرایەتی هونەری سینەما کاری تێکدۆ نزیکی 3 مانگە ئێمە ئامادەباشی بۆکەین. ئەم ئامادەباشیە کە لە 12 کورتە فیلم پێک هاتووە چالاکیەکە. لەگەڵ ئەو هەوڵەکەمان و لەگەڵ نەبوونی سینەمایە توانراوە مێژووکی جوان دروست کرێ هەر لە پارچەکانی تری کوردستان تا ئاگاتە ئەو پارچانەی خۆمان کە یەکەم فیلمی سینەمایی لە سلێمانی کە کرا شۆرت فیلمێکی کورد بوو بە 16 میلم لەلایەن هونەرمەند کەمال سابیرەوە کرا لە سلێمانی. خۆشحاڵانە لە چەندین ساڵە لە کوردستان و لە شاری سلێمانی میادە کرد. ئەمڕۆ ئێمە لێرین لە میادە 12 کورتە فیلمی بەرهەمی شاری سلێمانی و گەنجەکانی بینی. سینەما بە هیچ شێوەیەک بەم شێوەیە پێش ناکەوێت لە کوردستانە ئەگە بیرکردنەوەیکی جددیتر و قوڵتر و استراتیژیتری لێ نەکرێتەوە.